ئێمە موچەکانمان گوازراوە سەر وەزارەتی دارایی. ئێستا وەزارەتی دارایی موچەکەی مانگی دە لە وەزارەتی دارایی و وەزارەتی پێشمەرگە لەو بینە بزریان کردوێ نەخۆ هاتووە. کەمەندامانی سەنگەر لە بەردەم بانکەکە گربوونەتەوە داوای ئەوە دەکەن کە سەرجە موچەکانیان بێکەوە پێ بدرێت. یەکەم گرفتە تا ئێستا چارەسەر نەبووە لەبەرەوەی کەوا بڕیار بووە ئەوان کە لە هێزەکانی هەفتا بوون 2 موچە وەربگرن، ئەوان لە هێزەکانی هێشتا بوون 3 موچە وەربگرن، بەڵام تا ئێستا وەڵامیان نەدراوەتەوە. ئەوان لێرە گربوونەتەوە و تا ئێستا 1 موچەشیان وەرنەگرتووە. بنەسمە کاک محەممەد سڵاو لێ بێ. ئێوە تاکەی بەردەوام بن لێرە تا ئێستا وەڵامێکتان دراوەتەوە؟ ئێمە تا ئێستا هیچ وەڵامێکمان نەدراوەتەوە، بەردەوامین تا وەڵاممان نەدەنەوە تا دووشەمە مۆڵەتمان داوە، لە دووشەمە بە دواوە هەڵوێستی کەمانە بێت، چونکم ئێمە غەدرمان لێ یەکەن. موچەی مانگی دە هاتووە ناماندنێ، ئێمە ئەمانەی موچەی مانگی دە و یەک بەیەکەوە وەرگین، مانگی یەک بە تەنیا بێ وەری ناگرین بە هیچ شێوەیە قبوڵیشمان نییە هیچ کەس وەریگرێت، چونکەم ئێمە غەدرمان لێ کردووە. ئێستا کەس وەری نەگرتووە موچەی مانگی یەک؟ نەخێر، هیچ کەسێک وەری نەگرتووە، هی مانگی دەشمان وەرنەگرتووە. باشە هۆکارەکە چییە کە ئێوە بەم شێوازە موچەتان پێ نەدرا و موچەی مانگی دەشتان وەرنەگرت؟ هۆکارەکە ئەوەیە ئێمە لەوە پێ لەسەر هێزەکانی هەفتا و هەشتا بووین لەسەر وەزارەتی پێشمەرگە لەگەڵ هێزی هەفتا و هەشتا کە موچە هات ئێمە وەرمانەگە، بەڵام لە مانگی نۆ بەدواوە ئێمە موچەکانمان گوازراوە سەر وەزارەتی دارایی. ئێستا وەزارەتی دارایی موچەکەی مانگی دە لە وەزارەتی دارایی و وەزارەتی پێشمەرگە لەو بینە بزریان کردوێ نەخۆ هاتووە، چونکە ئێمە هەر ڕۆژی چوارشەمەی پێنجشەمەی ڕابردوو چوارشەمە و پێنجشەمە ئێمە قەرار بوو موچەکە وەرگین مانگی دە و یەک بەیەکەوە هەردوو پسوولەکەش هاتووە، هەردوو پسوولەکە هاتووە ئەم بانقە کە لێرە مانگی دە و یەکمان بێکەوە بۆ دابش بکەن، بەڵام یەکسەر بە بانقەکان وتبووی مانگی دەیەکە بگێڕنەوە مایان دەنێ مانگی یەکیان دەرێ، ئێمەش مانگی یەکمان بە هیچ شێوەیە قبوڵ نەکرد و وەری ناگرین. کاک محەممەد تا ئێستا چ وەڵامێکتان دراوەتەوە لانی حکومی چی وەڵام ماونەتەوە لەسەرم بابەتەکە تا ئێستا موچەت هەوە نەگرتووە؟ تا ئێستا هیچ وەڵامێک نییە، حکومەت هەم خەوتووە هەم کوێرە هەم چاویشی نابینە، نازانم چۆن لەم جیلە ئەم جیلە بەڕاستی ئەوەی کە دوای شەیدانە کەمەندامانی سەنگەرە بەڕێز مامجەلال ناوی شەیدی زیندوی لێ ناوین، ئێستاش ئەوەی پێشوو کە بڵێن ئەم حکومەتە کە دروست بوو بە خوێنی شەیدان و کەمەندامانی سەنگەر و خەڵکی فەقیر و هەژار دروست بوو، بەڵام ئەمان گویان لەوە نییە. گەورەترین غەدر ئێستا لە کەمەندامانی سەنگەر کراوە لەبەرەوەی موچەی هەیەە مەسەڵەن ئێستا هێزەکانی هەشتا مانگی نۆشیان وەرنەگرتووە، ئێمە مانگی دە و یەکمان وەرنەگرت، ئەوان مانگی نۆ و دە و یەکیان وەرنەگرتووە. ئەوەی کە هەیە دۆخی کەمەندامانی سەنگەر چۆنە؟ وەزعیان چییە؟ ئێمە ئەمانەی کە لێرای بینی ئەمانن کە تۆزێک وەزعیان یعنی وەزعی جەستەییان تۆزێ باشاتوێنێ، نا هەمانە زیاد لە 50 کەسمان ئێستا لە ماڵەوە کەوتون، هەمانە جیازەکەی لێکەرەوە ئەمرێ.